هاو شيوم آتا للذكر مثل حظ الأنثيين كأمره آفرة بابلين بدروشت كان هواركن ورخنا لما أتانا ما في عالم بدروشت شوي روشتي هبه رخنا لكلام خالقك ناكره أو روشتي هبه رخنا لكلام خالقك ناكره ويكم روشت كداواكرا ولا إنسان روشت لبرانبر كيا لبرانبر رب العالمين كلبرانبر رب العالمين روشتي نبو أقل لبرانبر هرشي بنا وراء روشتي هبه ناخوا لا إيما هر ساقطة ومن يهن الله فما له من مكرم أوي بهوي به روشتي ولا برانبر الله عز وجل الله إهاني بكاو بسوك تماشايكا كذبويني رزيل بۆیە بەد ڕەوشتەکان ئیتر خۆیان خۆیانیان ناوناوە هەرچیکی خۆیانە دێن ڕەخناگرن لەو ئاەتە للذكر مثل حظ الأنثيين هەرەمە ئاەتە وەرە خواردترین فإن كن نساء فوق اثنتين فلهن ثلث ما ترك أفرمي أجر دوكج بن ياخذ زياتر بن لدوكج أو يجل سرسي بو أو دو آفرته أجر شان بيا وما بيته لو عائلة هموي أو دو بشي كان بو دابە شەکرێ خۆیان کرد 100 پیاوە بوون ئێستا بە دوو ئافرەتیان بردووە یەک لە سەرسەی ماڵەکەیان بردووە بە 10 پیاو کەماونەتەوە دووە ئەوە چەنە بن بەر هەمویان دوو لە سەرسەیە بن لە ئافرەت زیاترە هەرو ئاەتە وەرە خواردتر ئەگەر غەدر نەکەن لە ئاەتەکان وەکو خۆی بێن وەرە خواردترە فەرمێکی کە باسی باوکو دایکەکە ولأبويه لكل واحد منهما السدس إن كان له ولد فإن لم يكن له ولد فلأمه الثلث أفرمي أجر دايكو باوكي معبو كسيك بو مردبو دايكو باوكي معبو باشا ومنالي هبو أو وقت دايكي يجلس الشاش باوكي شي يجلس الشاش أجر منالي نبو دايكك زياتر بادووني باوكك أبا يجلس السيابو مباسي وناك أما دو حالة يسر جن لبياو زياتر با هل لو آياته أجر تاكو تاي بروي دوانزة حالته 8 حالتي جن لبياو زياتر با بۆ باسی ناکەن بۆچی خیانەتەکەن لەو دینی خوای پەروەردگار ئەم بەد ڕەوشتانە بۆ ئاواکەن بۆ ئاەتانە و ڕەخنەی لێگرن ئێمە فەرزە لەسەرمان کە جوابیان بینەوە کە بۆیان بسەلمێنەوەنە خیانەتکارن لە عەقڵیەتی ئینسانیەت و لە مرۆڤایەتی ئەسڵەن نەک لە هەر میلەتەکەی خۆیان بەتەنها چونکە ئاەتەکەت بۆ هێنن یەک حاڵەتی باسەکەن واز لە حاڵەتەکانی تری هێنن خەڵکێکیش دۆش داماوە نەزانێت چۆن جوابیان باتەوە ئەچێ جوابی عەقلیە دۆزێتەوە ئەڵێ چی وەڵا ئاخر لە بەرەوەی پیاو سەرپەرشتی ماڵەکە بۆیە بێ پیاو زیاتر بەرێژن ئەمە مێردی هەیە و باو کەمتر بەرێ تۆ ئەم جوابانە مێرەوە ئەو بە عەقڵ ڕەخنەی لێگرتی تۆ بە عەقڵ جوابی مێرەوە بڵێ کاکە وەرە خوار و ئینسافە هەبێ ئەمە حاڵاتە ئەڵڵا جەل جەلالوه بەعەدل تەوزیع کردووە تۆ نزیکی 12 حاڵەتە هەیە 8 حاڵەتی ئافرەت یا وەکو پیاو یان زیاتر لە پیاوە بە کەمتر لە پیاو نابە ئەو ئاەتانە لە سوورەی نیساء هەیە ئاەتی کۆتایی و ئەم ئاەتی ئێستا خوێنمەوە و ئاەتی دواییش خۆتان بڕۆن بیخوێنەوە بزان لە چەند حاڵەتە ئافرەتەکە زیاترە بە لە پیاو ئێتر چ پێی سەگاتۆ مجاملەی عەلمانی و کافر و مشریک بکەیت و لەسەر و ئەوەی کە خواکەت بەغەڵەت ئەزانێ تۆ خوشکمی لێ بگریتەوە بەڕێزمی لێ بگریتەوە ئەو ڕەب العالەمینی تۆ بەغەڵەت ئەزانێ لەو ئاەتانی غەڵەتە لە کاتێکە چەواشەکاری و غەدریشی کردووە لە ئاەتەکە یاوکو خۆی نەیوتووە باشە هەر لەم سوورەتی بەقەرەیە گەشتین بە ئاەتێ نساؤكم حرث لكم فأتوا حرثكم أن شئتم وقدموا لأنفسكم کۆمەڵێک بەد ڕەوش ڕەخنەی لێگرن ئەو ئاەتە زانیە لە چی بەرمێکی نساؤكم حرث لكم تۆی پیاو بەس کێو بۆ حەڵاڵە بەس ژنەکەی خۆت ئەمە لە مەسلحەتی ئافرەتە کە پیاو بەس ژنەکەی خۆی بۆ حەڵاڵ بێ یاخود بڕوا بۆ هەرچی ژنە چونکەڵێ نیساؤکم حەرث لەکم بەس ژنەکانی خۆتان کێڵگەن بۆتان ها لە مەسلحەتی کێ لە مەسلحەتی ژنە ئەماتە لە مەسلحەتی پیاودا نەبەزیوە ئەسڵەن سەبەبی نزولی ئەم ئاەتە چی بوو یەهودیەکان جوولەکەکان لە مەدینە ئەیانوت لە پاشیشەوە بچیتە لای ژنە دروست ئەمە بۆ کەرامەتی ژن دابەزی کە بیپارێزی ئێستا یەهودی مەذهەبەکان بۆ ڕەخنە لەو ئاەتە ئەگەر چونکە پێیان خۆشە لە پاشەوە بچنە لایەن دیارە چوشن ئەمەتە بۆ دابەزی قەدەغەیەوە بکات تۆ لە پاشەوە نابێت بچیتە لای ژن و بۆ ئەوەش دابەزی پێت بڵێ ئەگەر لە جێی خۆیەوە کە شوێنی دروستکردنی مناڵە کە حرف بە معنای چییە بەرهەم
بەرهەم لەوێ بۆ ئەبێ تۆ لێوە بچیتە لای ئەگەر لێوە بچیتە لای یەک کێشەت نییە بەس لە غەیری ئەوە حرامە بۆت یعنی ئەمە ئەم ئاەتایکەن بە عەیبە لە قورئانە وایکەن بە غەدر لە ژن ئەمە ئەو پەڕی عەدل نییە لەگەڵ ژنە لە پاشەوە بۆت نییە بچیتە لای و بەس ژنی خۆ دەبێ بچیتە لای و ئەبێت چوونە لاشی بۆچی بێ بۆ دروستکردنی مناڵ بێ گەر بۆ چێژیشەوە بابەتێکی ترە بەڵام ئەبێ ئەساستیان دروستکردنی مناڵ بێ چونکە ئەساسی زەواج چییە؟ دروستکردنینەوە و زوریە نەک هەر چێژەکە بینی و بڕۆیت وەکو ئاژەڵ حتا ئاژەڵیش کە تەناکوحەکەن بۆ چیەکەن بۆ مناڵێک جا بۆیە فەرمێتی نساؤكم حرث لكم أو أكاب السكاتي بۆ بێژن کێڵگە بۆ کێڵگە خراپە بۆ کێڵگە نەبووە یاسە تۆ نەتۆپی بی لە برسە پارو هەبوو بیخۆی نەبوو بیخۆی ئەی حەچی بەروو بووم و بەرهەمە لەکوێ بەرهەم دێ لە کێڵگە بەرهەم دێ کێڵگە شوێنێکی پیرۆز چونکە ڕزق و ڕۆزی و بەرووبووم و خەڵکەی تیا ڕزقی الله عز وجل شوبهاندوێتی بە کێڵگە بە هۆکاری بەردەوامبوونی ژیانی شوبهاندووە ئاەتەکە نەک سوکایەتی پێ بکە ئەڵێ ئافرەت هۆکاری بەردەوامبوونی ژیانە بەڵام ئەمان چونکە خۆیان هیچ بەرهەمێکیان نەماوە بۆ کۆمەڵگە دێن ڕەخنە لەو ئاەتاگرن خۆیان کێڵگە نین بێ بەرهەمن بۆ مرۆڤایەتی بۆی ڕەخنەی لێگرن بەڵام ئەو ئافرەتانی کێڵگەن بۆ مرۆڤایەتی و بەرهەمی مرۆڤی گەورە گەورە ئەهێنن پیاوی چاک ئەدەن بەدەسەوە ئەمانە کێڵگەن و شانازیشی پێوەکەن بە عیبەشی نازان نساؤكم حرث لكم کێڵگەن بۆتان کێڵگە وەکی ترکە گەنم و جۆ و دانەوێڵەی تیار وێنرێ و تۆی خۆی بەم ڕۆژگارە خراپە جێگایەکی پڕبەرەکەت نییە بە بەرهەمت ناداتێ ژیان بەهۆی ئەوە بەردەوام نییە دەبا زەرعەت نەمێنێ لەسەر زەوی ژیان بەردەوامە بێ بەردەوام نابێ ئەی موشریکی عەلمانی تۆ بۆی ئەماکەی بە عەیبە ئەمە ئاەتە ئافرەتی شوبهاندووە بەوەی کە ئەمە هۆکارە بۆ بەردەوامی ژیان بۆ بەردەوامی مانەوەی نەوەکانی ئینسان بە پیا و ژنیشەوە یعنی پیاویش بەهۆی ژنەوە ماوەتەوە ئاەتەکە وات پێ جا تۆ هێشتا بێ ڕەخنەی لێ بگریت و وا قسە بکەی کە ئەمە ئاەتە سوکاتی بە ژن کردووە کە ئەو پەڕی گەورەی گێڕاوەتەوە بۆ ژن یەکەم ئەمە ژنی خۆتە بەزەوە بۆت حەڵاڵە بۆت نییە بڕۆی بۆ لای هەمووی جا ئەوان حەزەکەن مەفتوح بن بۆ هەموو کەسێ بۆیە ڕەخنەی لێگرن حەزەکەن مەفتوح بن بۆ هەموو کەسێ چونکە یەکێ لە بەندەکانی یاساکەیان ئازادی سێکسی و ئافرەتە مەفتوح بێ بۆ هەموو کەسێ ئاەتەکەش دژی ئەو بەندەیانە دووەم لە پاشەوە ناچیتە لای هەر لە بەندێکی تری ئازادی سێکسی ئاوی بۆ هەیە چۆن تاملەیەکە بینن با ببین خۆیان لە پاشەوە چوو ئەوان وە خۆیان گوێ ناناوان ئەوانیان پیاساییە سێمیشیان بە هەمان شێوە ڕێز لە ئافرەتە گرێ کە ئەمە بۆ دروستکردنی مناڵە نەک بۆ چێژێک لێی ببینی و دواتر فڕی کە چێژەکەی تیانەما بڕی بۆ دانێکی تر و بڕی بۆ دانێکی تر ئەمە بۆ دایکایەتیە بۆی بەرهەمت پێ با مناڵت بۆ پەروەردەکا پیاوی پیاوانت بۆ بخاتەوە ژنی ژنانت بۆ بخاتەوە بۆی بەڵام ئەو نە پیاوی پیاوانی پێخرێتەوە نە ژنی ژنانی پێخرێتەوە نە بەرهەمی پێدرێ بەم کۆمەڵگا بۆیە دێ دژیە وەستێتەوە ناحەقی نییە ئینسانی ساقط لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئینسانی ساقط لە ڕووی خێزانیەوە ئینسانی ساقط لە ڕووی عەقڵیەت و ئەخلاقەوە ئەبێ ڕەخنە بگرێت لە ئەخلاق و لە عەقڵ و لە کۆمەڵگا و ڕەخنە بگرێت لە خێزان و خانەوە دەشتەنانەت کە یان بینی پیادیان لەمە بڕۆ بۆ تەواوی ئاەتەکان کە ئەمانە ڕەخنەی لێگرن بۆ ڕەخنەکانیان بۆ ئەگیرێ ئەسڵەن لەبەرەوەی خەڵک جاهیل و نەفام و نەزانە بە دینەکەی خەڵک نەزانە بە دینەکەی ئەم سەردەمەش سەردەمی بەرزبوونەوەی علمە رسول الله صلى الله عليه وسلم فرميتي دجال درناتي ليك حالتان بيه في خفة من العقل وإدبار من العلم لرواية من الدين دجال كاتي درجة كعقلي خلقي سكب عقلي خلقي سكب يعني شيء عنده هوارز وكاني كيوك وعجمي وعلمي كما بيته علمي شرعي لسر زمية أجر تو علمي شرعي تبينيا أجداري دينك دني بجواني تو بە شوبهەی ئەمانە دۆش دامێنی تو جواب بپێنەمێنێ ئەی شوبهەکانی دەجال چی وەڵا دوای خۆی دەخا وڵی دوایەکەوی یەکێکی لە ئەتباعەکانی ئەو بۆیە لە نان و ئاو عیلم زیاتر پێویستە لە بۆ تۆ چەنێ بە دوای نان و ئاوەی دوو ئەوەندە بە دوای زانستەوە بەوە چونکە بەڕاستی ئەم شوبهانە کە تەڕح ئەکرێ تەماشاکەی یعنی ئەم شوبهەیە بڵاوەکرێتەوە بۆ نمونە لەسەر ئەم ئاەتە چیت
هزار کۆمنتی لەسەرە جوابێکی معقولتیانی جوابێکی دروست و لە شەرعەوە هەڵقوڵاویتیانی بۆچی خەڵگاگەی لە دینەکەی نییە و تووشی خیفەتی عقلیش بووە بە عقلیش ناتوانێت جوابێکی معقول باتەوە بۆیە زۆر نزیکە دەجال دەرچێ و نوێنەرەکانی لەسەر زەوی بە تەواوی ئامادەکاریان کردو و خەڵکێکی زۆر ئامادە بووە بۆ شوێن کەوتنی جا بۆیە وریای خۆت ببڕۆ بە دینەکەتە